ای رفیقانی طریقت گردی عشقم شارکه شیرین دمچو شیرین گهمچو شای سوزن خبر
قادر دیلان لاماندا من حەزەکەم باسی کارەکانی قادر دیلان بکەین مەجموعەی کاری کردووە قادر دیلان وە یەکەم کەسیش بووە لە نێو کوردا کە توانیوە کاری سەمفۆنی بکە. بەڵێ قادر دیلان کارەکانی با ئێمە وا هینی نەکەین. قادر دیلان کارەکانی زۆر کورتن، بەڵێ زۆر بچووکن لە حەجمی بچووکە. بەڵێ بەڵام کاتێک کە کار بچووک بوو معنایە نیە ئیتر بێمستەوایە یا مستەوای کەمە بەعەکسەوە. دەردیسری زۆرتر. بەڵێ تۆ وەکو وایە تۆ $2000 پێ بێ بدەنە بڵێن فەرموو خانوێ دروستکە، کابرایەکیش $1,000,000 پێیە بڵێن فەرموو خانەیەکی پێ دروستکەن ئەرزێکە بەنێ. کامیان زەحمەتترە دروستیکەی $200 نییە؟ وایە ئەویش بەو دەقە بچووکە کارێکی سەمفۆنی دروست کردووە، کارێکی سەمفۆنی بە 5 دقەیی دروست کردووە. کابرایە کارێکی سەمفۆنی بە سەعاتێک و 10 دقە دروستەکە. ئەمە زەحمەتترە لەوە. ئینجا وەکو فۆڕم چۆنە چۆن نییە ئەمە مەوزوعێکی ترە درێژە خانێ ئەبێ تەحلیلاتی بۆ بکرێ ئەبێ شی بکرێتەوە بۆچی ئەمە کورتە بۆچی ئەوە درێژە بۆچی ئەمە پێوترێ سەمفۆنی بۆچی ئەوە پێی ناوترێ سەمفۆنی ئەمانە بەڕاستیە بێ دانیشتنی تایبەتی بۆ بکەیت و لێکۆڵینەوەی تایبەت لەوە بکرێ شیکاری تایبەت بۆ ئەمانە بکرێ. کارەکانی مامەسا قادردیلان وەکو وتم کورتن زۆری هەیە بەڵام کەمی هەم تۆمار کراوە هەم ئیجرا کراوە. یعنی هەتا ئەو ئەخیرانەش تا ساڵی 1970 وابزانم تەنها 2 بەرهەمی مۆسیقای کلاسیکی مامەسا قادردیلان هەبوو. یەک دەمی ڕاپەڕین 2 مۆسیقایەک بە ناوی سکاڵا هیچی تر نەبوو. دوای ئێمە لە ئۆرکێسترای چەند موزیکێکی تری ئەومان ئامادە کرد و کۆمان کردەوە و هەرچەنە زۆر بە زەحمەت کۆمان کردەوە. من جارێککە پیاچوومەوە و جارێککە ئیشم تیا کردەوە لەبەرەوەی کە ئیتر وەکووتم ئەو لە خەمی ئەوەیان نەبوو شتەکانی کۆکاتەوە و هینکە و تااقەتی چوو بوو یا لەوانەیە تەنیایی وای لێ کردبێ ئیتر ئەمەش یەکێک هۆکارێکە بووی کە ئینسان تااقەتی بچێلەوەی کە چەنەها ساڵە هەوڵی بۆ ئەدا کەچی ئێستا شتەکانمان بەهەرحاڵ شتەکانمان کۆ کردەوە. 4-5 ئیشی تری بچکۆلەی قادردیلانمان بەکاری لەگەڵ فڕقەی سەمفۆنی ئۆرکێسترای نەتەوەییە لەوێ پێشکەش کرد. هەندێکیشی تۆمار کراوە هەندێکی لە مێت تیڤی ماوە بەڵام هێشتا زۆری تری هەیە کەوا بڵین بەرگوێی خەڵک نەکەوتووە و لێژ نەدراوە تا ئێستا. نووسیوە تۆمار نەکراوە. بەڵێ بەلای کێنەوە دەست نووسانە؟ من جارێک دەست نووسەکانیان هەموو بۆ هێنا. بەڵێ هەموو بۆ هێنام کەوا لای من بیپارێزم بەڵام من هەر چەندمەکە نەمەتوانی ئەو جور ئەدە بکەم. کاری ئەو مؤەلیفە من لای خۆم گل بەمەوە بە شتێکی باشم نازانی. کوڕێکی برازایەتی هەڵمەتی ناوە هەڵکەوتی ناوە شتێکە ناوکەیم باش لەبیر نەماوە یامەوە دەست ئەو شتێکم پێوت کەوا هەیە لە سویدا پۆستەیەک هەیە لە سویدا پۆستەی پێ ئەڵێن شتەکان بە ئەمانەت دانی بە ئامانەت دانی وەکو دەوڵەت بەڵێ بۆ دەوڵەتێک ئامانەتی دەوڵەتێک نەک وەکو شەخصێک. بەڵێ ئەمە هی میلەتی کووردە هەتا میلەتی کورد وەکو دەوڵەت داوای نەکەنەوە نابێ بدرێتە هیچ شەخصێک. من داوای ئەوم لێ کرد ئەو کارە بکە. من نازانم ئەو کاری کردووە یا ئەو کاری نەکردووە. شتەکانم گەڕاندەوە بۆ ئەوان چونکە من جورئەتی ئەوم ناکرد ئەو شتانە لای خۆم گل بەمەوە و هەچ کەسێکیش بیکە بڕوا ناکەم کارێکی باش بکە چکەوانە قابیلی
ماڵ بێ قابلی سووتانە قابلی لافاوە قابلی زۆر شتە ئەو سامانەشەی بپارێزی بەڵێ ئەوە شتێک نییە کەسێک بەرپرسارەتیەوە هەڵگرێت لەبەرەوە من تەسلیم بۆم کردو ئەو کارە بکە وا بزانم کردویانەوە وا بزانم هیوادارم کرابێ بەڵام وەکو سەرپێیی کە سەیری شتەکانم کرد شتەکان زۆر پەرتەوازن یعنی ئەگەر بتەوێ شتەکان ئەوە نییە بڵێ من دەریە هێنم و ئەی بم لە ئۆرکێسترایەکە ئەڵێم ها ئەوم بۆ عەزف کرد ئەبێ سەر لە نوێ بیان نووسیتەوە ئەمانە سەر لە نوێ پاکردنەوەیانەوێ جارێکم شت دۆزینەوەیانەوێ من نمونەیەکە دێمێ دەمی ڕاپەڕین کە ئێمە جارێککە تۆمارمان کردوتەوە کە قادر دیلان خۆی نۆتەکەی بۆ نردوو مەزای چۆنی بۆی نردوم لاپەڕە 1 3 5 2 4 6 بوو 1 3 5 ئاوا بۆم نەردراوە باقیەکەی تر خۆم بەگوێ نووسیمەتەوە جارێکی تر لە ڕوو کۆنەکە بەڵێ چونکە پێم وتۆکەوە تۆ ئەوەت بۆ من نردووە منیش ئاوا بۆم هین ناکرێ وتی باشە بۆ دەنێرمەوە بەڵام ئەوەندە چاوەڕێم کرد ئەوەندە چاوەڕێم کرد سێم کە ئیسفادەی نییە دیار بوو ینی حوسڵەی ئەوەی نەبوو جارێک کە بچێتەوە بە دوایە بگەڕێت و کۆپی بکات و پۆستی کا بۆ من بۆ دانی مارک و لە چکۆسۆفاکیاوە ینی دیار بوو تااقەتی ئەوەی نەما بوو مەجبور بووم دابنیشم جارێک کە خۆم ئیشی تیا بکەمەوە و من مەبەستیشم بوو کارەکانی مامەساقار لە پێش هەموو شتێکەوە و لە هەموو کۆنسەرتێکمانە دەمی ڕاپەڕینمان کردەوە بە یەکەم مادە شتێک نەبوو لای ئێمە کۆن ببێ لە هەموو کۆنسەرتێکە دەمی ڕاپەڕینمان لێ وەک مارشی کۆنسەرتەکەتان هەموو مارشی کۆنسەرتەکەمان هەمووکو ڕێزێک بە مامەساقا دەتیلان مامۆستاگیان پێشەوەی بینەوە بۆ کوردستان بە باسێک لەسەر خەڵاتیش وەرگردووە باسی ئەو خەڵاتانە بکەیت کە وەرت گرتووە بەڵێ من چەند جارێک لە ئەوروپا خەڵاتم وەرگرتووە هیچیان لە سەر ئاستی ئەکادیمیاکان بەڵێ بە نووسینی فوگە لەسەر فوگە بەڵێ ئەوە خەڵاتم تیا وەرگرتووە خەڵاتی یەکەمی و جارێکیش لە کۆپنهاگن بە نووسینی کفینتێتێک بەڵێ خەڵاتی بڵین لەسەر ئاستی جیهانە ئەو خەڵاتەم وەرگرتووە بەڵێ و چەند جارێک کەش بەشداری بڵێنە پێشبڕکیانم کردووە جا لەوانەیە خەڵاتەکان بچووکتر بوو بن یا بە شێوازێکی تر بوو بن بەڵام ئەوەی کە لە هەمیان گرنگتر بوو ئەو خەڵاتی بێرنارد ڕۆسنفێڵد بوو وەرم گرت ساڵی 97 لە کۆپنهاگن لە گلوبتوتێک نمایش کرا بەڵێ لەسەر ئاستی جیهان بوو بەڵێ 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 بابینەوە بۆ کوردستان کە ئەگەڕایەوە بۆ کوردستان بەرحاڵ
وزعی کوردستانی تا ڕادەیەک باش نەبوو یا باش بەرەو باشی ئەچوو دەستکرد بە کار و چالاکی من حەزەکەم باسی و کار و چالاکیانەکە کە لە کوردستان ئەنجامداوە جارجاریش ڕێبەری ئۆرکسترتر کرد. بەڵێ من وەکو کۆمپۆزیتۆرێک بڵین یعنی ئیلاقەی بەوە نییە لە کوردستانە بم لە ئەوروپا ئەبم یا لەکوێ ئەبم هەچ کاتێک مەسەڵەن هەست بەوە کەم شتێکم پێ شتێک لە مێشکمایە ئەبێ بینوسمە و دای بڕێژی دای بڕێژم بەڵێ یعنی شتێک نییە بتوانم ئیهمالی بکەم چکە هەتا ئیهمالی بکەم عەزیەتمەدا لەبەرەوە مەجبورم بیخەمە سەر وەرەقە و بینوسمەوە. ئەمە ڕوویەکی ئیشکردنە. ڕوویەکی تر هەیە ئەویش وەکو مقاولێک وەکو مقاولێک چۆن کەسێک دێ ئەڵێ عەرزەیەکم هەیە بۆم کە بەخانوو ئاوا ئیشی بۆ دەکەی ئەویش تەلیفکردنی ئیشەکە مەسەڵەن لەم بەینە ئۆرکێسترای بڵین گەنجانی عێراق و فەڕەنسا بەیەکەوە ساڵانە کۆنسەرتیان هەیە پارساڵ داوایان لێ کردم کەوا پارچەیەکی سەمفۆنیان بۆ بنووسم لە 10 دەقە زیاتر نەبێ فۆرمەکەی چۆن بێ و ئامێرەکان بڵین عەدەدەکانیان لە چەندایە ئەمانیان پێوتم ئەمە وەکو داواکردن وەکو بڵین هینێک منە و کارم بۆ کردن وە پارساڵ مانگی 8 لە فەڕەنسا نمایشکرا سەرنجی باشی فەڕەنسیەکانی ڕاکێشە نووسینی ئەو 10 دەقەیە بەڵێ ئەمەش بڵین ڕوویەکی تری ئیشەکانمە ئەو نییە بڵێ بەس تەنها ئەو ئیشانووسم کە یە بە خەیاڵمە ئەبێ ئەو ئیشەش بنووسی کە ئەوان خەیاڵەکە و بۆ دائەنێن چۆنی بێ و دەقەکەی چۆن بێ و ئامێرەکان چۆن بێ ئەم ڕۆشی هەیە اینجا بەڵام بەو حکومەی کە تۆ ئەوەندە شارەزاییت هەیە لەو ئیشەکەوا بتانی ئەو کارە بکەی کەوا بە گوێرەی پێداویستی ئەوان ئەو کارە بکەی ئەمە ئەوە بەشێکی تری ژیانم لە ئیشکردنە مەسەڵەن ڕابەڕیکردنە ئەمەشیان لەوانەیە مەسەڵەن کە دەسم کرد بێ بە ڕابەریکردن بڵێن کەس نەبووم هەر لە خۆمەوە بێم پەلاماری ئەو کارە بم وەکو ئۆبلیگاتۆرێک یەکێک لە دەرسەکانم ڕابەریکردن بووە 3 ساڵ ڕابەریم خوێندووە لەگەڵەوەیە بەڵام کە دەسم کردو بە ڕابەری تەنها لە پێناو ئیجراکردنی موزیکەکانی خۆم بووە کە لە کوردستانیش کردومە لەبەرەوەی کە کەسێک نەبووە تایبەت بە ڕابەرکردن لەم کوردستان ئیشەکەی پێ بسپێری ئیشەکەی پێ بسپێرم چکە لەوە خۆشتر نییە تۆ دابنیشی بە حازری گوێ لە مادەکەی خۆت چونکە گوێگرتنی من لە کارەکە فەرقی هەیە کە یەکێک ڕابەرایەتیەکە فەرقی هەیە وەک لەوەی کە خۆت ڕابەرایەتی ئیشەکەی خۆ دەکەیت و گوێی لێگری زۆری فەرقە من دایم حەزەکەم گوێم لە کارەکە بێ کە یەکی چکە ڕابەرایەتیەکە لەبەرەوەی کە ئەو تەلیفەی کە تۆ ئەیدەی بە ڕابەرێک ئەو تەلیفی دووەمی لێ دروستەکە ئەوەی نییە کە خۆت مەبەستە مەسەڵەن تۆ ئەڵێ من مەبەستم ئەوە نەبووە حەزم لێ نەبووە بەڵام ئەویش فکرەیەکە ئەمە دەوڵەمەندی ئیشەکە دروست دەکا جا دەوڵەمەندی ئەوە لە چوا دەرەکەوێ کاتێک کە تۆ ڕابەرێکی ئەوە ئیجراەکەی دوو ڕۆژیکە ڕابەرێکی کەیە ئیجرایەکە دوو ڕۆژگەیەکی چکەیە سەیرەکەی سیانەکەی جیاوازی هەیە شتی جیاوازە هەیە تام و چێژێکی جیاوازی هەیە بەڵام کە تۆ ڕابەرێ کرد یعنی ئیمڕۆ سبەی دوو سبەی هەمان شتە هەمان ئەو حەزەی خۆت ئەخەیتەوە سەر ئەوێ ڕاستە
وەکو یەکەم جار پێویستە لەبەرەوەی کە ئەوەی تۆ خۆ دەتەوێ ئەوە پیشانەیە. اینجا دوایەوە ڕابەرەیەکی کە ئیجرای بکە ئەمەیان وەختێکی باشە لەبەرەوەی کە ئیتر تۆی هیرەکەی خۆتە گوێ لێ بووە، بەڵام بۆ چوونی ڕابەرێکی تریشە گوێ لێ بووە. ئەو شتانێک کە کردوتان ئەو زۆر کارت کردووە ئەوانش هەموو بە کۆنسرت کراون وەک کۆنسرت بەڵێ بە پیشان درراوە. بەڵێ تا چەندە خەڵک پێشوازیان لەوە کردو پێت وایە؟ لە کوردستانە من ئەتوانم بڵێم بینەری مۆسیقای سیمفۆنی زۆر زیاترە لە ئەوروپا. زیاترە تایبەت ئێستا بەڵێ ڕاستە لە ئەوروپا مەسەلەن فەرقێک هەیە، فەرقێکە لە خەڵکەکەدا هەیە. ئەو فەرقە چییە؟ ئەو فەرقە ژەوەیە خەڵکی ئەوێ هەموو مۆسیقای کلاسیکی شارەزایە. بەڵێ لەبەرەوە خۆی تەرخان کردووە بۆ ئەوەی حەزی لێیەتی. بەڵام خەڵکی ئێرە نەخێر، تۆ فرقەیەکی سەمفۆنی، فرقەیەکی چەمبەر، فرقەیەکی هەوایی، فرقەیەکی هەر شتێک بێنی هەمان خەڵک دێنەوە بۆ سەیری. بۆچی؟ لەبەرەوەی هێشتا لەمانە تێر نەبوون، لەمانە تێنەگەیشتون تاکو شتەکان تازن بەلایەنەوە. تاکو بڵێ وەڵام من حەزم لەوە نییە ئەمەیان هەڵەبژێرم کە ئەوە دروست بوو ئەچم بۆ سەیری ئەوێ. ئەمە نییە لە کوردستانە، بەڵام لە ئەوروپا ئاواییە. مەسەڵەن سەیرەکەی زەلامی وا هەیە بەس حەزی لە کاری فرقەی سەمفۆنیە و ئەبێ کلاسیکیش بێ. زەلامی وا هەیە بەس حەز لە کاری سیمفۆنیە بەڵام ئەبێ مۆدێرن بێ. زەلامی وایە ئەسڵان حەزی لە کاری سەمفۆنی نیە و حەزی لە ئۆرکێسترا نییە، بەڵام حەزی لە ئۆرکێسترایەکی چەمبەرە، حەزی لە کوارتێتێکە، حەزی لە پیانۆ و کەمانێکە. یعنی هەرێکە خۆی جیا کردوتەوە. یا مەسەڵەنەوە حەزی لە ئەسڵەن مۆسیقای کلاسیکی نییە، خۆی جیا کردوتەوە چێ بەس بۆ مۆسیقای جاز، یا هیوایە بەزە چێ بۆ مۆسیقای پۆپ. ئێمە بینەرمان یا بڵێن گوێگرمان پۆپ، کلاسیک، جاز، نازان فۆلکلۆر، نازان هەموو یەکێکن و ناحەقیشیان نییە لەبەرەوەی کە جارێ لەمە تێنەگەیشتون. بۆچی تێنەگەیشتون؟ ئەمە یەکێکە لەو هۆیانە کارمان نەکردو لەو بوارەدا. ئەو کارانەی کە کردومانە ئەوەندە نەبوون کەوا خەڵکەکەی پێتێر بکەین. ئەمە یەک. دووهەم ئاست و مستەوایان لەو ئاستایان نەبوون کە خەڵک تەواو بڵێ ئەمە جێگیر بووە، من حەزم لەوەیە، حەزم لەوە نییە. نەگەیشتوینەتە ئەوە، هێشتا زۆرمان ماوە. بەڵێ ئێمە ئێستا لە کوردستان هەمانە ئۆرکستر سەمفۆنی وەکو ئۆرکێسترە سەمفۆنیک نەخێنیمانە، بەڵام ئۆرکێسترایەکی چەمبەر سەمفۆنیک لەوانەیە هەبێ، ئەویش لەبەرەوەی کە هۆڕن نییە، ترۆمبۆن نییە، ئۆبۆ نییە، لەوانەیە هەبێ بەڵام وەکو پێویست نین. یعنی ئالەتی نوقسانمان زۆرە، جگە لەوەی کە عازفەکان مستەوایان ئەبێ مستەواش ئەوە بێکەوە تۆ هەت شتێکە ویست کەوتێ فرقەی سەمفۆنیم ئیتر نابێ شتێک هاتە بەردەمە شەرمی لێ بکەی، ئەبێ عەزفیکەی. واتێمە ناتەواوین. ئەگەر نەیکەی یعنی تۆ نابێ ناوی خۆ بنێ فرقەی سەمفۆنی. هیوا هەیە ئێمە هەوڵ دەدەین، هەوڵدان نییە، ئیشی تۆ نیە وازی لێ بێنە. من لە ئەوڵەوە هەوڵی ئەوم ما ئۆرکێسترایە پێ بگەێنم، بەڵام ڕێگری زۆر بوو لەوە. بەڵێ عازفەکان حەزیانەکە شتێ بێتە بەردەستیان ئاسان بێت و بە ئاسانی بچنە سەر مەسرح. کە تۆ بە ئاسانی بێ هەر ئاسان لێبێ، هەر ئاسان لێبێ، ئەی کێ ئەوە لێ ئەدەی، ئەی کێ ئەگەیتە ئەوە، ئەی نابێ وردە وردە بگەیتە ئەوەی کەوانە. اینجا ئەمە هەموو عازفی ئۆرکێسترایەک وایە، هەتا لە ئەوروپاش وایە، بەڵام ئیدارە نابێ ڕێگەی ئەوە بە. ئیدارە ئەبێ یەکێک لە هەوڵەکانی ئەوە بێ ئەمە ئۆرکێسترایە پێش بخا،
بەعکسەوە لێرە ئیدارە یەکێ بلوانەیە کە پشتگیریە و عاسفە تەمەڵانەیە کرد. ئەمە هۆکارێکە لەوەی کە هەتا وا بڕوە ئۆرکێسترا دروست نابێت لە وڵاتە، دروستە بێ بە ناو، بەڵام بەکردەوە بە کار و تەکنیک دروست نابێ، بە ڕۆحیەت دروست نابێ. ئێستا هەرچی عازفکەمانێک هەڵەسێ لە من قیادەکەم، هەرچی موزیکۆلۆژێک هەڵەسێ لە من تەلیفەکەم. ئاخەکە کارێکە و ئیشی خۆی هەیە. یەکێکم نەدینی دوو دێر سیمفۆنی شیکاری بۆ بکە، تەحلیلی بۆ بکە، بزانێت تەحلیلی بۆ بکە، یا میلۆدیەکی کوردی تەحلیل بکە، نازانێ. لەبەرەوەی کە چۆ موزیکۆلۆژی خوێندووە بەڵام مێشی بەشتێکی کۆ مەشغوڵە. ئەجا بۆیە نە لەوەیانە سەرکەوتووە نە لەوەیانە سەرکەوتووە. هۆکار زۆرە نەمانە باسیکەوە ئۆرکێسترای سیمفۆنی، دروستکردنی ئۆرکێسترای سیمفۆنی چۆنیە و ئەبێت چۆن بێ و بۆ نییە و بۆ هەیە. یعنی ئەمانەش زۆرن باسی بکرێ لە بڵین لە دانیشتێکی دەداقەی و چارێکی ئەمە دروست نابێ. ئەمە بەڕاستی ئیشکردنیەوێ، ئیشی جددیەوێ. ئەمە ئەبێ وەزارەتی ڕۆشنبیری کاری زۆر جددی بۆ بکە. بەڵام هیچ وەزیرێکی ڕۆشنبیری ئەوەی گرنگ نەبوو بێ بەلایەوە فڕقێکی سەمفۆنیە. بەداخۆ پێم وایە جنابەت لە بیری ئەوا بوو یا چەند نەزانم کارەکانش بەکوێ گەیشتووە فیرقەیەکی هەوایی یا بادیت پێکهێنا بوو. باسێکە گەر بە کورتیەوە بکەی فەرموو. بەڵێ من چەند شتێکم کردووە بەڕاستی لە کوردستانە کەوا هەمووی یەکەم جار بۆ لە کوردستانە ڕووبە. بۆ نمونە هەندێک مؤەلیفە بۆ لە ئەوروپا لە کوردستان هەر ناویشان نەزانیوە، نەک ئیشەکانیان شارەزانە بوو. بڵێ ئەمە شۆستاکۆڤیچە، ئەمە پرۆکۆفیێفە، ئەمە هۆنۆگەرە، ئەمە لوتسلافسکیە، ئەمە پەندەرێسکیە، زۆرن یانێوانەی کەوا خەڵک ناوەکانیشان نەبیستە بوو، نەک ئیشەکانیان نەبیستە بوو. ئێمە یەکی لەو کارە زەحمەتانێکە کردمان، یەکی لەو ڕێسکە شکێنانەی کە ئێمە کردمان. پێشتر لێرە خۆ لەملا ئەولا ئەوە ئۆرکێسترای بچووک بچووک دروستە بوو، بەڵام هەرچی مۆسیقای کلاسیکی هەبووتیان نەبوو. ئەگەر سەمفۆنی پێنجی بتۆڤنیشیان لێبایە بە کوردی بە عەرەبی لیانەیە، نەک بە کوردی. ئەمانە یەکی لەوانەی کە ئەو ڕێسکەیەمان شکان واز لەم پارچە و قەتع و مدعانە بێنین. سیمفۆنیایەکی بتۆڤنیانە هێنا پارچێکیان لێ دەرەهێنا لیانەیە ئەوەی کە پیان لێ ئەدرێ. ئەمە کارێکی خراپ بوو. لێرە ئێمە بۆ نمونە شۆستاکۆڤیچمان هێنا هەر 5 حەرەکەکەی سیمفۆنیەکەیمان لێیاوە. هۆنەگەرمان هێناوە هەر 3 حەرەکەی سیمفۆنی سترینگەکەیمان لێیاوە. یعنی ئەو کارانەی کە هێناومانە بە کۆمپلێتی، نەک بەوەی کە وەڵام من حەزم لەو تۆزەیەتی ئەو تۆزەی بێنم لێ بم. نەخێر، یا لێی ناهێم یا هەمووی. خەڵک فێری ئەوە بێ دابنیشێ گوێ لە موزیک بگرێ، نەگەو تۆزەی کە حەزی لێتی ئەی باقەکەی چییە؟ کەواتەوە حەز نییە تۆ هەتە ئەوە کاتێکە بە سەریە بێت و تەواو. ئەمە یەکێکە لەو ڕێگەیانەی کە من بۆ یەکەم جار لە کوردستانە بڵین ڕوویدا. یەکی لەو شتانەی کەوە نەک لە کوردستانە لە هەموو شەرقی ئەوسەتا هەتا ئێستەش شتێک هەیە نییە، ئەویش ئۆرکێسترای هەواییە. ئێمە لە کوردستانە دروستمان کرد، بەڵام بە نەک هەر پشتگیری نەکرا، بەعکسەوە هەموو ڕێگایەک هەموو ڕێگەیەک لێ بەسرا بۆی کە ئەم ئۆرکێسترایە پێنەگا، بۆی کە ئەم ئۆرکێسترایە بەردەوامی نەبێ، لەبەرەوەی کە ئەوانی تر خەمی خۆیان بوو.
ئەگەر ئەمە ڕووبا و ئەوە ڕووبا و ئەوە ڕووبا ئەمانە ئیشیان نامێنە ئیتر وە بەداخەوە ئەو بێ ئیش و ئەو کەم زان و ئەو کەم فامانە زۆرن لە وڵاتەیە وە ئیشیشانە ڕوا ئەمە داخێکی گەورەی ئەم وڵاتەیە ئەو ئۆرکسترە بە سەرنجام نەگەی ماوەی 2 ساڵ ئێمە بەردەوام بووین لە کاری خۆمان بەڵام وردە وردە ئیتر ئێمەش کە بزانین کەس پاڵپشتە ناکاو کەس یارمەتیت نایەوە لەگەڵەوەی کە یارمەتیت نایەن هەوڵی پشکان دەدەن تۆش هەر 2 ساڵ 3 ساڵە توانین تەحەمولی ئەوە بکەیت وای مامۆستاگیان بەداخەوە هیوادارم ئێمەش وەک گەلانی تر سەرمان لەناو سەران نابێەوە بە هەر حاڵ ئەوەی کەوا کە دێبوونەتەوەکەمان جێشانە زیوی ئەنجامی بدەین پرسیار زۆرمان ماوە بە هەر حاڵ مەجاریشمان نەما لە کۆتاییدا پێم خۆشە گەر شتێکی تایبەتی تێ فەرموو من ئەوەت پێ بڵێم لەم وڵاتەدا ئێمە وەکو مەتەریال جوانترین مەتەریالمان هەیە باشترین کەرەسەی خاممان هەیە و تاقەیەکی باش لە گەنجەکانمانە هەیە بەڵام هەمووی بە خراپی بەکاردێن ئەینا لە توانا و جوانی و باشیە لە پێشی پێشەوەی لە کەرەسەی خامەوە لە تاقەی باشەوە لە جوانی ئەو کەرەسانەی کە هەمانەوە یعنی دوودڵ مەبەلی کەوا لە قیمەیان لە باشیە یعنی لە تۆپان لە جوانی و لە باشیە بەڵام هیوادارم کەسانێک دروست ببن ئیتر جوانی ئەم شتانە ببینن قیمەتی ئەم شتانە ببینن و بەڕاست و بەڕەوانی بەکاری بهێنن سپاس هیوادارم مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە خوشحاڵ بووین حاڵ زۆر قسەمان بوو کە نەمانتوانی بیکەین بۆ بینەرانی بەڕاست دیارە و قسانش کە کردمان زۆری بەکەڵکن هیوادار مەسەرکەوتوبی زۆر سپاس بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ مامۆستا نەجات ئەمین تا دیدارێکی ترۆدا بەسەرکردنەوەیەکی تر هیوام شادی و بەختەوەریتانە زۆر سپاس مامۆستاگیان خۆشەویست سپاس